ئەزان لە تەوەری دوم لەگەڵتانین بگومان کارە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەر ناوخۆی هەرێمی کوردستانی نەگوتۆتەوە سنووری تەپەڕاندووە چۆتا دەرەوەی وڵات و ئەو شوێنانەی کە پێویستیان بە هاوکاری بووە چ لە کاتی ئاساییدا بێت چ لە کاتی ڕووداوێکی سروشتیدا بێ یاخود ڕووداوی جەنگدا بێت و هەر ڕووداوێکی دیکەدا بوو بێت کار خێرخوازەکانی خۆیان گەیاندۆتە ئەو ناوچەی کە پێویستێتی یەکێک لەو ناوچانەیەشی کە دەستگای خێرخوازی بەخشین کارەکانی خۆی و پرۆژەکانی خۆی لەوێ ئەنجام داوە ئەفریقا بووە ئەو ناوچانەی کە پێویستیان بە کاری خێرخوازی هەبوو پێویستیان بە پرۆژەیەک هەبووە ئەمان گەشتونەتە ئەوێ و پرۆژەکان بۆ ئەنجام داون لەسەر بێگومانیش زۆرێک لە کارەکان لەسەر داوای خێرخوازان ئەنجام دراوە لەو ناوچانەی ئەفریقا بۆ گفتووەکردنی زیاتر لەسەر کارە خێرخوازەکانی دەستگای بەخشین لە ئەفریقا میوانداری دوو بەڕێزمان کردووە بەڕێز عەتا کەریم ئەندامی ستافی بەڕێوەبردننی دەستگای خێرخوازی بەخشین و جوبرایل نادر بەرپرسی نووسینگەی دەستگای بەخشین لە ناحیەی شۆڕش کە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین زۆر بەخێر بێت کاک عەتا لەوە دەست پێ بکەین بزانین بە گشتی کارە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ئەفریقا چی بوون بە گشتی پێما بوویت دوای چینە ناوەڕۆکی بابەتەکە بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بە شێوەیەکی گشتی ئێمە لە ئەفریقا کۆمەڵە پرۆژەمان هەیە بەڵام بە تایبەتی ئەم دەژنی قوربانە پرۆژەسەرێکیمان قوربان بوو بەڵام بە شێوەیەکی گشتی لێدانی بیرمان هەیە تەوزەکردنی دابەشکردنی قورئانمان هەیە ئەوە پرۆژەی سەربڕینی حیوان و خواردن ئامادەکردن بۆ ئەو خەڵکە هەژاری ئەوێ بە شێوەیەکی گشتی پرۆژەکان خۆی ئەبینێتەوە لە چەند پرۆژێکی ضروریات یعنی پرۆژەمان زۆر کشت کردو ینی مەدرسەی وا بۆ پانکەمان بۆ دابین کردوون مەدرسەی قورئان پانکێکیان نەبوویان بەعزەشە بەڵام شتی بچووکن شتە گەورەکانی ئێمە زۆر شتمان شتە گەورەکانی ئێمە وەکو قوربانیکردن وەکو بیرلێدان وەکو دروستکردنی مزگەوت ئەمە سێ شتی گەورە یەک گشتی ترمان بە شێوەیەکی زۆر کردووە شتی پرۆژەی بچووک بەڵام دروستکردنی مزگەوت قوربانیکردن و سەربڕینی ئاژەڵ لێدانی بیر باش کاک جوبرایل ئەگەر ئێستا خەڵکێک پرسیارکە ئەگەر نەوەتەکانمان بیر بێتەوە ئێمە زۆر خۆش بوو کە ئەو ڕێکخراوە با بڵێن ڕێکخراوەکانی کەنداو کە لە ڕێی ڕێکخراوەکانی خۆمانەوە سەپۆرتی خەڵکی کوردستانیانە کرد و مزگەوت و قوتابخانەیان دروستە کرد پر دروستەکرا خەڵکی هەژار و بێ باوکە هاوکاریەکرا ئێستش ئەماگەر بیشوبین بەوە خەڵکێکی موسڵمان لە ئەفریقا پێویستی بەم هاوکاریە گرنگە بەس پرسیارە گرنگەکەوەیە هەر بەڕاست ئێمە لێرە کۆتایی هاتووە بۆی هاوکاری خەڵک بکەین وا دەستمان بردو بۆ قاڕەیەکی دیکە هۆکاری ئەمە چی ئێمە ئیشەکانی بەخشین چۆتە ئەوێ بەشێکی بەنای خوای بەخشندەوە میهرەبان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لێرە پرۆژەمان ئەو خۆی بەردەوامە بە زیادەوە خاستەن کە من لە ناحەی شۆڕشم پرۆژەکانمان سوپاس بخوا ساڵ بە ساڵ زیاترە یعنی ئەو پرۆژانی کە لە ناحەی شۆڕشێکن هەموو ساڵێ لە ساڵەتر زیاتر لە بەخشین ینی پرۆژەکانی زیادەکە بەڵام هۆیەکەی چی ئێمە بەخشین کە چۆتە دەروی وڵات سەبەکەی ئەوێ لەوێ خەڵکی هەژار زۆرە ینی چۆن ئێمە لە ناوتەکانە نەگنەوەتەکان من ئەڵێم پێش 900ەکانیش ژیانی ئەوێ ئەچیتە لادیەگەیان ئەو شارۆچکەیە لادیە ئەو لادیانە لادی ئەوانش کە کەمترین ماڵێکیا لە 100 ماڵە یان 200 ماڵە سەیرەکی گشتی لە خوغاژیە ئینە کارەبای هەیە نە ژیانی هەیە نە خواردنی هەیە سەیرەکەم خەڵکە فەقیر و هەژارە هەیە لەگەڵا فەقیر و هەژارەیە خەڵکیش لێرە خۆی هاوکارتە خۆی خەڵک پارەتە دات ئێمە بەخشین یاسایەکی هەچ پارەیە بۆ هەچ پرۆژەیە بێ بۆ هەچ وڵاتێ بێ بۆ یە سەرفێکە کە تو پارێکت بۆ دێ بۆ غەزە ئێمە هەر بۆ غەزە سەرفێکین پارێکت بۆ دێ بۆ ناوخۆ هەر بۆ ناوخۆ سەرفەکەین پارێکشت بۆ دێ بۆ ئەفریقای مەش بۆ ئەفریقا پارێ بۆ مزگەوتی هەر بۆ مزگان بۆ قورئان یاسای بەخشین وایە هەچ هیچ پارێ دەستکاری ناکرێ و خۆی سەرفەکرێتەوە بۆ اینجا هۆیەکە لێ فەقیر زۆرە لێرەش ئێمە خەڵکی دەوڵەمەند لە کوردستان لە دەروی کوردستان هاوکارمانە پارەمانە داتێ بۆ ئەفریقای مەش مەزموون لە ئەفریقا سەرفێکین خەڵکی فەقیر زۆرە موسڵمانیشن بەڵێ ئێمە لە چاد بووین ئەم جارەمان چوونە کامیرۆن چاد زیاتر پرۆژەکانمان لە چاد بوو خەڵکەکەی خەڵک هەر هەمووی موسڵمان حکومەکەشی موسڵمان بوو ئەوەی کە ئەو شوێنی کە مزگەوتیانە لە کۆڵانەکانە پارچە پەڕۆیان فەرشێکیان داخست بوو لە هەموو کۆڵانێکە جەماعەتێکرا کارنیش ینی لە هەموو کۆڵان تەنانە لە بازارەکە ڕۆژێ چوونە بازار من ناچینە بازار فریا ناکەوتین جارێ چوونە بازار لە کۆتایی ڕۆژا بوو کات بانگی نیمەڕۆ بوو خەڵک لە ناو بازارەکە بەرماڵی داخڕوو لە قیبلە و گشتی لەگەم مزگەوتەکە مزگەوتیان بچووکە جەماعەتیانەکە ینی خەڵکی زۆربەی موسڵمانە بڕاکەم
ڕوانەکەم لە سەتا دوی سێ مەسیحی بەگشتی مسلمانە بەڕاستی چات وڵاتی چات. باشە کاک جوبرایل ئەو ناوچانەی کە تەتاوکو ئێستا دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری پێگەیاندون چەند ناوچە بووەوە چەند ناوچەی تریش پێویستیان بە هاوکاری هەیە؟ ئەوانەی کە ئێمە بۆی چوینە ئێمە سەر ساڵ تقریبا حەو مانگ پێشی چوینە بەنین و نێجیرە لێ پرۆژەمان کرد خۆمان ڕۆشتین هەرم بەلایەنە کە سەرپەرشتی ماوەسا بڵام سێبرای ڕۆشتین لە کاگومێدا لێ پرۆژەمان هەبووە لە کامیرۆن هەمانە لە ئەم جارە لە چاتەمانە و چەند وڵاتێتی شێر نوێنەرمان هەیە لێ خوان ئیش و کارمان هەیە لە وڵاتە هەژارانە ئەفریقا. کاک عەتا فەرموود ئیش زۆرەکەن بەڵام سیانیان سەرەکین قوربانی و مزگەوت و بیرلێدان. بام لە قوربانیەکەەوە دەست پێ بکەم هەر بەڕاست خەڵکی ئەو منتیقانە ئەو خەڵکە هەژارە مسلمانی لەوێن ئەوەندە ضرورن بە قوربانی یعنی ئەوەندە ضرورن بە گۆشت خواردن ئایا لەوێ وەکو لای ئێمە ئاسان گۆشت دەستەکەوێ ینی ئەتوانن هەفتەی جارێک گۆشت بخۆن بەڕاست؟ طبعا سارێکی جوانە لای ئێمە لەوانەیە بڵێم ئەوەشی دەستی نەکەوێت لە قوربانە پێشتر هەر هەفتەی لەم پێش گۆشتی خواردەوە مانگە لەوە پێش گۆشت لەوێ گۆشت وەزعکراوە ئافرەت هەبووی 3 ساڵە نەم خواردووە 3 ساڵ 3 ساڵە نەم خواردووە نەفەرە بۆ دوی ساڵێکە نەم خواردووە یعنی ئەو جیاوازی ئێمە بینیمان جیاوازیەکە لەوانەیە زۆر ئاسان نەبێ باسکردنی بەڕاستی ناخ ئەو ڕژێنێ ناخە هەژێنێ بەڕاستی وەسعی ئاوا تایبەتیان هەیە هەتا ئاوی خواردنیان نییە یعنی نەک هەر باسی هەرچێک کارەبایان نییە کە یعنی ئەچیتە لە شار دەرەچی کارەبان نییە کارەبان نییە جا ئاوی ساریان هەر نییە ئاوەکەی تریشان ئاوێکی لێڵە مەسەلەی قوربانیکردنەکەت بەڕاستی ئێمە وەکو ئەو تیمەی کە چوین ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێ کرد ئەو وەکالەتی کە گرتومان ئەستۆی خۆمان محەقەکەیماندا بەڕاستی زۆر بە جوانی شەکەمان کرد و زۆر مرتاحیش بوون کە ئەو کەسەی ئەمەزانین چێلی ئەخوا بۆ چیە یعنی هەر لە ناو شارەکەشە ئێمان بردووە منتیقەیەک یعنی چون بۆ منتیقەیەک تەوزیعیکەین تەوزیعمان نەکرد مەڕەکانیش لێ و حاضر بووە سەربڕین تەوزیعمان نەکرد ئێمە لێتەوە ئەیبن بۆ شوێنێکی زۆر هەژار بۆ دەرەوەی شار چوین شوێنی هەژار یعنی ئێمە کۆمەڵە ناڕەحەتیمان توش بوو لەوێ گواستنەوەی حیوانەکان جاریوا بۆ حیوانەکانمان ڕەفزە کردەوە یعنی ئەوانی کە کڕیبیان ئێمە پێشەوەی بچینە ئەوێ 50 حیوانمان کڕی بوو 50 حیوانی بچوو کە چوینە ئەوێ کاکجووری بە تایبەتی شارەزایە ڕەفزی کرد و خۆی چوو کڕی ئەوانی ڕەفز کرد هەتا ناڕەحەت بوو ڕەفزکردنەوە بەڵام لەبەرەوە بۆی ئەو ئەرکی سەرشانمان بە شێوەیەکی جوان جێبەجێ بکەین و ئەمانەتیە جێبەجێ بکەین هەموو جارێک دەستگای بەخشین ئامارەکانی خۆی بڵاوە کاتەوە لە هەرێمی کوردستان ئەوەنە سەر حیوانی بچووک و گەورە و چوزان ئەوانە سەربڕاون بۆ قوربانی ئەکرێ بزانین ئەم ساڵ ئەم پرۆژەی ئێوە لە دەرەوە لە ئەفریقیا چەند سەر حیوانی لە خۆ گرتە بوو و بای چەند بوو؟ بەڵێ سپاس بەخوای گەورە وەڵاهی ئێمە تەوانەکو پێم وتی ئێمە پێش ئەوەی جەژنی قوربان بێت پێشی خۆمان بچین ئەوێ 50 حیوانمان لەوێ کڕی بووتمان بیکڕن بۆمان بۆی کە حاضر بێ بەڵێ بە حسابی خۆشمان کە چوینە ئەوێ 50 تر بکڕین ئەو 100 حیوان و 100 قوربانی بۆ 100 حیوان بکەین بەڵام کە چوینە ئەوێ وەزعیمان بەسەرها ئەو خەڵکی پەیوەندیان پێکرد و خەڵکی چوونە پرزگانی بەخشین چووە سەر و 1200 حیوانی بچووک یعنی ئەو سەختەی لەسەرمان دروست بوو یعنی بۆ 50 بۆ 100 چوین بەڵام ئەو پەیوەندی کە خەڵک هاو بە دەممانەوە دەم پرۆژەکە و تەلەفۆنیان بۆ شخصی خۆمانە کرد بۆ ئەچون بە دەم نووسینەکانی بەخشینەوە هەر حیوانی بچووک گەیشتە سەر و 1200 ماشەڵڵا ئەو وشتریش 12 وشترێکمان لەوێ سەر بڕێکە بۆ یەکەم جارە وشتر سەر ببڕێ لەلایەن ڕێکخراوەکانی کوردستانەوە بڵێن لایەن خۆمانەوە بە عەمەلی خۆمان لێ بن و سەرمان بڕی و جوانەگاش هەر تقریبا 95 جوانەگە لە ئەفریقا کراوە بەس لەو شوێنی لای ئێمە 24مان کرد بەڵام لە چەند وڵاتەکانی تریش چواتە پەیوەندیمان هەبوو بەوانی شەو نووسینەکانی تریشمان ئێوە ئەوە نەبکەن و ئەوە منکردنەوە ئەمەە پارە هاتووە بەکوی گشتی حیوانی گەورە چوە 95 بەس جوانەگە باشە سارەکان لەوێ چۆن بوون بۆ من گەرگێکێک بیویستە حیوانێکی بچووک لێ بکە بەخێر وایە چەندێکی بدا بە دەستگاکەی ئێوە؟ بەڵێ طبعا لەوێ سعرەکان فەرقیە کرد ئێمە کە پێشتر چوین ڕامانگەیان بوو بە گەڵایەک $100 حیوانێک دەکرین بەس کە چوینە ئەوێ بەڕاستی یەکەم ڕۆژ گەیشتینە ئەوێ یەکی مام گەیشتینە دوی مانگ چوینە ناو بازارەوە بۆ حیوانکردن کە سەیرمانکە بە گەڵا نییە زۆر گران بوو چوە بەرەو جەژنەچێ لەبەرەوە کەوتینە وەزعێکەوە
زۆر بە زەحمەت پەیامانە کرد یعنی ئەوێ ئەم بازارەمان بەجێژین بۆ بازارێکی تر ئەوێ ماجێژین بۆ لادەیەکی هەتا ئەو حیوانەی وعدەی بە خەڵکمان داوە بەو پارەیە بیکردین بۆیان یعنی ئەوە تووشی ناڕەحەت بووین لەسەر ئەوە ئاسان نەبوو لای خۆمان ئاوا دانرابێت و بە ئاسانی بچی بۆ سەرە دەستکەوێت حیوانی باش حیوان هەبوو بەکەمتر زۆر بەکەمتریش حیوان هەبوو بە تایبەتی بزن هەبوو بزنێکی زۆر لات و بەنەوەیەکی کە بە کورتی ئێمە نزیکی ئەو شتانە نابینەوە ئەگەنە بە $50 و $60 و لەوانەیە ئەم بابەتانە ئەو شتانە شەو بێ ئێمە بۆ مەڕ ئەگەڕاین مەڕی باش و وەکالەتەکەی خۆمان جێبەجێکەین ینی حەقەکە بدەین لەبەرەوە ئەو شتانەمان ناکەین نزیکی بزنی بچووک و ئەوانێکی گۆشتان پێوەنی و بابەتانە نابینەوە بەڵام هەرچۆنە بێ ئەو حیوانانان پێیاکرد و ئەگەر دەستیشمان نەکەوتوێ بەگەڵایەک بۆ ئەو کەسانی کە پیاوەتوی ناسیاون پێ ماوتونەتەوە وڵای کاک ئەوە حیوانەکە ئێستا ئاوایە شتێک زیای کردووە ئامادەی زیای خێتە دەری باڵە دوایی لە ئاخرا لە سێهەم ڕۆژە شکور حیوان هاتەوە خوارەوە بەگەڵاکان توانیمان دەستمان کرد کاک جوبرایل ئێوە تەنها لە مۆسیمی قوربانیە تەنها گۆشتان تەوزیع ئەکرد دیان لە پاڵیا بابەتی دیکی وەکو برنج و ڕۆن و شەکر و ئەمانەی کە پێداویستین بەڕاستی ئەوانشتان دابەشە کرد ئێمە لەوێ چوونە چەند مەدرسەیەکی قورآن دەرسی دینی وانەیە پێڵە زۆر هەژار بوون ڕاستی ئێمەش کە چامان پێکەوت خۆمان زۆر ناڕەحەت بووین سوپاس بۆخوا لێ خواردنمان بۆیان دروست کرد حیوانمان بۆیان سەربڕی حیوان یعنی پێش جەژنیش حیوان مەسە خواردمان بۆیان کرد وەکو هەبوو نەخۆش و یارمەتیمان داوەک پارە دوای ئەو خواردنمان بۆ چەند شوێنە تر کڕی قورئانیشمان تەوزیع کرد بەسەرانە زۆر مەدرسە چوون لەسەر ئەم تەختەیان خوێن یان هیچیان نەبوو ینی سیرتە کردە چتە مەدرسەکان ئەو مەدرسەیەکی ئێمە چوین ناو شارەکە ینی چۆتین پایتە ئێمە لە پایتەختەکەین ئەم پایتەختە زۆربەی خانوەکانیان چینکۆ بوو ژێر ئەو کە پایتەختی وڵاتەکەیە ژێر بڵێن گاعەکەی ئەرزەکان گڵ بوو یعنی ئەمە پایتەختەکەیان تر دەبێت شارەکان تر چۆن بێ کە چوینێ سوپاس بخوا هەم یارمەتیماندان و یارمەتی دارایی و یارمەتی برنج و ڕۆن و ئەم شتانەمان کردووە بۆیان خواردنی حازرمان بۆیان کردووە سوپاس بۆخوا قورئانی باشمان تەوزیع کرد ئەم جارە و جارانی پێشوو ئیسە شەر بەردەوامین ئەو شوێنانی کە پێویستیان بە قورئان بووە قورئانمان بۆیان کردووە بەڕاستی ئەوان وەک ئێمە نین مناڵێ 8 ساڵ 10 ساڵ مناڵ ئەونا لەو مەدرسانە و کە قورئانی بە چەند ڕیوایەتێ بە قورئانیان لەبەر بۆیان خوێن بە چەند ڕیوایەتێکش نەبووە ئێمە یعنی وەک مامۆستاکانی ئێمە قورئانیان نەخوێن بەڕاستی کە چی یارمەتیاندا لە هەچ پرۆژێکە ئێمە ئەو ڕۆژێکی یارمەتی ئەوانمانەدا چەندی لیاک بوون دڵمان خۆش بوو کە ئیشەکانمان نەڕۆی بەڵام کە ئیشەکانمان ناڕۆی بێتاقەتە من هۆی نەڕۆشتنیشی ماوەساڵڵا باسی هەنێکی کرد کە حیوان گران بوو ئەچین بۆ کڕینی ئەزیەتمان زۆرە خوارد یان بینی لادیەکان لای خۆمان نەبوو ئەوان وڵاتەکان زۆر فراوانە زۆر دوورە جادەوبانیان خراپە چین بۆ لادیەک جاورا بۆ 4 ساعت لەم سەر 4 ساعت سەر 3 ساعت و سەر 3 ساعت سەر بزانە چەندێک کات تەڕوە ئێمە سوپاس بخوا بۆ ئەو پرۆژانەمانە پرۆژەی حیوان و شتیشمان هەبوو ئەو قوربانەکە ماوەساڵڵا باسی کرد بەڵام سوپاس بخوا من خۆم زۆر شارەزای باشم لە مشتەکان چونکە کاسبم لە حیوانەکان شارەزای باشم و کامەی چاک نەبووایە ئەمان کڕی حیوانی چاک و باش نەبووە هەم لە جوانەکانم لە حیوانەکانیش هەمووی حیوانی زۆر زۆر باشمان کرد سوپاس بخوا ینی لە جی باش سەرمان بڕیوە سوپاس بخوا باشە کاک جوبرایل لە هیچ جێگە لە پرۆژەکانتان لێدانی بیر بووە باشە بۆچی بیرتان لێدا ئایا ئەم شوێنە هێند بێ ئاو بۆ یاخود ئاوی دوورە دەستی هەبووە ئێمە کە سەردانی ئەو گوندانەمانە کرد ئێرە ئاومان هەر نەدیوە بە جۆگە ینی ئایا جۆگانی هەمووی بیرە چونێتە لە چەند لادیەک ئەو لادیانی کە بیرمانێدا بیری تیانە کە یان بیریش تایە گەلێ دوورە 100 ماڵی تایە بۆ حیوان و بۆ خۆشیان یەک بیری تایە بەم پەمپەکەیە ئەمە بەدەستیانکەن ئەو پەمپەیە اینجا ئەم وەک لای خۆمان نییە نە لە هیچ لادیەکە نا لە ئەو لادیان 200 ماڵی تایە بۆ ڕێکی تیانە ئەم هەموو ئاوە دێ بە شان بەرن یعنی بۆ ڕێکی تیانە کە بۆ ئەمە بڵێ بۆ ڕێ و کێکێت و ئاو دێشتوانە لەو وڵاتەیە ینی لە نادیەکانە لێدا 200 ماڵەیە 100 ماڵە بۆ ڕێکی تیانە کە ئاو ڕاکێشن هەمووی بەشان اینجا جارە یەک بیری تایە جارە بیرێکی تایە بیرەکەشی وشکی کردووە یان ئاوی کەم تایە بیان بەشیان ناکات ئێمەش بیرەکانمان هۆیەکەی ئەو بەچوونە کە سەردانمان کردووە شوێنەکەمان بینیوە یان شوێنەکان بۆمان ناردووە کەوتانەمە بیری ئێمەش سوپاس بخوا خەڵکی باش خەڵکی موسڵمانی چاخوای گەورە جەزایان بات و خوای گەورە بەرەکەت کاتە ماڵیان هەر ئەو وەزعمان بۆیان گێڕاوەتەوەش پاری بیرێکیان داومان اینجا کولفەی بیریش وەک لای خۆمان نییە ئێمە لێرەش لای خۆمان
بۆ خەریککاری خێرخوازی و مزگەوتوانە بیر زۆری تێچێ کام بیرێگری 10 ملیۆن هەر احتیاجی 10 ملیۆنی تێچێ لە خۆمان لێ بیری 8 وەرەقەی تێچێم دەستیەکە تەنها ئەو باشەکەی هەشت ینی لەوە خەرا هەرزانتر شێ بەڵام باشکەشت بیری توازی شەکەین لە زیاتر لە نێجیریاکەنەوە 4 وەرەقەی تێچێ ڕاستە دەستم خۆش. باشە چەند بیرتان لێداوە هەتاوەکو ئێستا لە ئەفریقاوە لە چەند ناوچەیش بووە؟ ئەوەی کە من بزانم لەبەرەوەی من نووسنگەیەکم لە بەخشی نووسنگەی شۆڕشم زیاتر 130 بیر زیاترمان لێداوە ینی بیر سوپاس بۆخوا هەموو دقەیە ئیشەکانمان ینی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە ئیسار ئیمڕۆ من پارەی چەند بیری مناوە بیدەم کە لیدەن لەوێ ینی ڕۆژ بە ڕۆژ ئیشەکانمان زیادەکە لە چاد لێمانداوە لە کامیرۆن لێمانداوە لە بەنین و لە نێجیرا چەند وڵاتی توش لێمانداوە بەڵام من ئەوان کەمتر ئاگام لێ سوپاس بۆخوا ینی ئیشی بیریش ڕۆژ بە ڕۆژ زیادەکە سێم ڕێژەیەکە توانە بەیانی ڕێژەیەترە سەر و 130وانە ینی ڕۆژ بە ڕۆژ سوپاس بۆخوا کەم ڕۆژەی ئیشمان نەبێ ئیشی بیر لە وڵاتانە. باڵە کاگاتا سەبارەت بە چون بۆ ئەو وڵاتانە لە ڕووی لۆجستی و گواستنەوە و سیارە و بێنە و بەردە و پارێکت پێ و بچۆرە بازار و خەڵکێک ئەو نەهەژار بێ لەوانەیە مەترسی هەبێ لەوەی کە ڕوبەڕووی کۆمەڵەشت ببنەوە یعنی ئێوە لەوێ چۆن ئاسانکاریتان بۆکرا چاوساختان چێ بوو یعنی تووشی هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبوون؟ بەڵێ دەست خۆش بێت وڵا ئێمە لەوێ ڕێکخراوێکە بوو عنی بە بڵین دوو لە هاوکارمان هەبوو لەوێ هەموو کەساتی هەبوو لەوێ هاوکاریە کردین هەمووەکو ڕێکخراویش پەیوەندیمان لەگەڵ هەندێک ڕێکخراوە هەبوو کە چوینە ئەو هاوکاریە کردین بۆ پەیداکردنی سیارە بۆ ئوتێلەکان بۆ هەموو شوێنێ بۆ ناساندنی دیەکان شوێنە هەژارەکانی تر ئەلحاظە هەتا چەند ڕۆژێکمان زۆر پێویست بەوان بوو دوای خۆشمان شارەزا بووین بەڵام بەڕاستی هاوکارمان هەبوو ئەو منەظەمی عەتای خەیری و ئەو چەند کەسایەتێکی ئەوێ بەدەمانەوە هاتن لێرە پەیوەندیمان پێوانەوە هەبوو و چەند ساڵیشە لە ڕێی تەلەفۆناتەوە پەیوەندیمان پیانەوە ئیشمان بۆکەن ئەم جارە بە عەمەلی چوین ئەوانە هاوکارمان بوون. باش بردنەدەرەوەی پارە لە وڵات تۆزێک قورسە ئەستەمە ئەگە بڕەکەی زۆر بێ لە مەتاڕوانە یان یەکەم چۆن ئەم پارەتانان ئەبەردە دەرەوە یەک دووەم ئەگە پێویستان وایە پارەی کەتان بۆ بنێرن ینی لەوێ بانک و تەرتیبات و حەواڵەکردن و ناردن لێرەوە ئاسان بوو یان چۆن بوو ئەمە؟ بەڵێ تەمان ئێمە بڕی پارەیەکی وان نابین لەگەڵ خۆمانەکە لەوێ گرفت بێ و کێشە بێ بەڵام لە ڕێی حەواڵەوە لە ڕێی حەواڵە با هەم بانکە بۆم ڕێی حەواڵە هەبوو حەواڵا کرا بۆ ئەو برانە کە لێرەن تەمەن هەڵسان بە ئیشەکە دکتۆر محەممەد بەڕێزیان لەگەڵ برانی کرا حەواڵانەکرد بۆ تورکیا لەوێ ئەم منەظەمەی لەوێ نوێنەری هەبوو لە تورکیا لەوێ لە تورکیا وەریانەکرد ئەوش حەواڵانەکرد بۆ ئەوان ینی ڕاستەخۆ لێرە بۆ ئەوێ نەبوو. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئازەکەم شتێکیش بڵێم کە ئێمە ڕاستەکو دەستگای خێرخوازی بەخشین کە هاوکار بووین و بەدەم ئەو خەڵکەوە چوین بەڵام ڕاستی کلێنێکی گەورەی کورد و حکوومەتی کوردیشمان پڕ کردەوە لەوێ لەبەر ئەوی لەوێ تا ئینسان نەچێتە دەرێ و ئیشی خێرخوازی نەکا لە دەرەوە نازانێت لەوێ زۆربەی منەظەماتی وڵاتان لەوێ بوون ئیشیانەکرد بە تایبەتی ڕێکخراوە تورکیەکان ینی بە شێوەیەکی زۆر متەکامیل هەموو تیمەکانیاندا ئابەزی لەو تەیارێ هەمیان مەلایەکیان لەگەڵا بوو هەمیان ستافێکی 20 کەسی و توم و تۆڵ هاتن یعنی بەڕاستی ئێمە بەم سێ کەسەی خۆمانەوە توانیمان لە مەطعەمەکانە لە ئوتێلەکانە لە ناو کارەکان لەناو خەڵکەکانە بە هێلەکی دەستگای بەخشین و کە ئاڵای کوردستان بە یەخەمانەوە بوو بە خەڵک بسلمین کە ئێمە کوردین ڕێکخراوی کوردین ئاوا ئیشەکەین ئەمەش پرۆژەکانمان ینی ئەو منەظەمە کە ئیشیان لەگەڵا کردین زۆر معجوم پێمان چووکە ئەیان و ڕێکخراو تورکیەکانی وەکو ئێوەیان نەکردووە ئەوەی ئێمە کردومانە لەسەر و هەزار مەڕەوە ئەوانی بەو ڕێکخراوە حکومی دەوڵەتە گەورانەوە وەکو ئێمەیان کردوانی ئێمە لە هەموو شوێنێک خۆمان ناسان کە ئێمە کوردین و خەڵکی کوردستانین و هەرێمێکی کوردستان هەیە لە عێراق و بەو شێوە ئیشەکەین ینی بەڕاستی بۆ شایەکی گەورەش و کلێنێکمان بۆ حکوومەتی کوردیش پڕ کردبوو. باشە کاعتا ئەتاوکو ئێستش پرۆژەکانتان بەردەوامی هەیە و ئایا خێرخوازی دیکە لەسەر هێڵم بۆ ئەوەی کە پرۆژەی دیکە و ئەو پێویستیانی کە ئەو وڵاتانە پێویستیانە بیگەێنن پێیان؟ بەڵێ بە بەردەوام و برای بەڕێزم کاک جوبری باسی کرد بە بەردەوام خێرخواز کە ئیشەکان ئەبینێت تەبان خۆی گرنگەگەرم ئەو متمان دروستکردنی ئەو متمانەیە ئێمە کە چوینە ئەوێ ئێمەیان بینی ئەنجا بەدەمانەوە هاتن ئەگەینە لە دوورەوە ئیشکردن سۆ زەحمەت بەس کە ئێمەیان بینی بەم شێوە لەبەرەوە ئیشی بەخشینیش ئیشەکانی کوردستان ئیشەکانی تر بە شێوەیەکە دەستگای بەخشین حتا لێرە کە ماڵێک پیشانەدا ماڵێکی هەژار دوای پیشانیەدا کە خانۆکەی بۆ کردووە
نەخۆشێک پیشانەدا دوای پیشانێدا کە چارەسەری بۆ کردو ئێمەش لەوێ هەموو پرۆژەکانی ئێمە لەوێ لە هەڵکەندنی بیرەکەەوە بە تەسویرەکەی هەیە کە چۆن هەڵەکەندێ و چۆن تەواوێ و چۆن ئاهەنگیکردنەوەکەی پیشانەدرین هەموو ئیشەکانمان چونکە بەڵگەیەکی حاشە هەڵنەگری لەگەڵایە لەخوا بەزەوی ئەو متمانێت دروست بۆ خێرخوازان بە بەردەوام بەدەمانەوەی دەست خۆش بێ ئەگەر وەکو دوا قسە کاک جوبرەیل شتێک ئێمە نەمان پرسی بێ ویست بێتان بێڵن وەک دەرفەتێک لە ماوەی کەمتر لە خولەکێکا لە خزمەتین وڵی کاکدانە بەڕاستی دنیا خۆی فرسەتە ئەو کەسەی خی گەورە کە ماڵێکی پێداوە خی گەورە کە سەرەتێکی پێداوە فرسەتە ینی تەمەنەکە و ماڵەکە شەر کاتیە بۆیە ئەڵێم فرسەتەکە کە هەر شوێنێ مسلمانە پێویستی بە لە ئێرە و لە ناو لە دەرەوە کە پێویستی بە شتێبوو فرسەتە ینی تو کەسێک نەتوانێت دەورکی ئەو بۆ خۆی پیاکە نەتوانێت شتێ خواردنی بۆ خۆی پیاکە تو ماڵەکە تەبێت فرسەتە بتوانی خزمەت ئەوانکەی کەسێ نەتوانێت کتێبی هەبێت لەسەری بنووسێ ناوی خوای لەسەر بنووسێ ینی نەتوانێت قورئانێ بکڕێت لەوێ ژیان زۆر قورسە لەبەرەوەی سەرچاوی داهات کەمێنی چەند ئیشکە ناتوانێت ڕۆژانەی خۆی پیاکە لەبەرەوەی ئێمە خەڵکەمانە دی خاستنە و تەلەبانە و خەڵکی تریش کە کاتی نیمەڕان کاتی جەمێ خواردباتێ بە جامی ئەوەوە ماڵ بە ماڵە گەڕانیان مەتعەمەکانە گەڕان بۆ کەمێ خواردن ینی کەمێ خواردنێت دیجا ئەو کەسی کە خی گەورە ماڵێک پێداوە کە کارێک کا فرسەتە بۆ قیامەتی خۆی بە پارەیەکی کەمی شەکریانی هەو شتانە لەوێ زۆر هەرزانە بەروی پارەنیە لێ بە فرسەتە بۆ قیامەتی خۆی شتێ بکە هەتا لە ژیانە ماوە بۆی ئەڵم فرسەتە هەچ کەسی خی گەورە ماڵی پێداوە تا کاگاتاگەر تۆش دوا قسەی خۆت بکەی شتێک وڵی من قسەم هەیە یەکەمیان ئێمە و دەستگای بەخشین لە هەموو شوێنەکە پێویستی بە ئێمە بۆ لەوێ بوون خزمەتمان کردووە بە تایبەتی ئێمە کە کاتێک چوونێتە ئەفریقا کوردستانیشمان ئێمان نەکردووە و هاوکارەکانی ئێمەش سەر داوای خێرخوازانە یعنی خێرخوازان ئەگەر بڵێن بچۆ بە فڵان شوێن ئەمە بکە و خەڵکی پێویستی ئێمە ئامادەین و ڕێکخراو ئیشی ئێمەیە دوم قسەشم بەڕاستی سوپاسی کاگومێ دەکەم کە ئێستا خوای لەگەڵمانە بووایە و مصەوەر لەگەڵمانە بۆ برایە زۆر ئاسێتی کێشەوە زۆر لێ هاتوش بوو لەوێ یعنی زۆر چۆن ئەڵێ خۆزگەی ئەخواز مەجالێکی هەبوایە بابەتێکی ریپۆرتاژی بە قووەتی بکردایە لەسەر ئەو وەزای ئەوێ بەڵام دەرفەتەکان نەبوو بۆ ئێمە بیکەنەگینە ئەو برای زۆرمان دوو بوو لەگەڵمانە بڕاستی بە تەنیا بوو بەس ئیشی سێ کەسی کرد دەستان خۆش بێەوە جژنیش لە ناو ماڵ و ناڵی خۆشتانان نەبوون ئەگەر خەڵکێک لێ لە ناو ماڵ و ناڵی خۆی ئێوە لەو ئەفریقا جژن ئێمە لێژ نانیش جەشتیشمان نەخوارد بەیانی کە دوای نوێژی بەیانی ئەڕۆشتین سعات دەیشەوە هاتینەوە ئەگەر مەطعەمێکمان دەستکەوتە نانێکمان بخوارد دەستان خۆش بێ سپاس بۆ کەریم ئەندامی ستافی بەڕێوەبردننی دەستگای خێرخوازی بەخشین و جوبرایل نادر بەرپرسی نووسینگەی دەستگای بەخشین لە ناحیەی شۆڕش سپاسدانەکەی بەخێر بن. سپاسدان خۆش بێت.